من دایکی خۆم کە دایکێکی زۆر ماندوو بووە لە پێناو ئێمەیە دڵنیام دایکی هەمووان دایکی ماندوو دڵسۆز بوونە بەڵام دایکی ئێمە کاتێک 5 منداڵ بە هەتیوی گەورە ئەکات ماندوو بوو و هیلاک بوو دایکم پارساڵ مامۆستا عەفوم کە بۆ ئەمە یەکشت بڵێم پارساڵ ڕۆژ بۆ عومرە یعنی ئەم ساڵ دایکم پێیەکانی وەکو پێویست نییە یعنی هەنێجا باوەڕ کە تا دوکانەکەی سەر فەرعی ماڵەکەمان ناتوانێت بڕوە ئەڵێ ئازارم هەیە کە ئەڵێ ئەچمەوە بۆ عومرە ئێوەتوانتایە تۆ ناتوانیت تا سەر دوکانی ماڵ ینی چۆنە ئەمەوە قوەیەکی وەکو مەغناتیس وایە کابە ڕاتەکێش وەکو معجیزە تاوان و مەحسیەتی زۆرمان کردووە ئیشەڵا خوای گەورە لێمانی قبوڵەکە و ڕۆشتین بۆ عومرە ئیشەڵا خوای گەورە بیکا بە قسمەت هەموو ئەوانەی کە خەڵک دەبینە مسنە ماڵی خوای گەورە غیزای ڕۆحە بەڵێ بێگومان سەردانیکردنی ماڵی خوای گەورە زۆر تایبەتە و من مامۆسا بەر لەوەی خۆم سەردانی ئەوێ بکەم چەند جارێک لە خزم و کەسم بیست ئەم کاتێکی بۆ حەرەم کاتێکی بۆ مەکە کاتێ تۆ کەعبە ئەبینی ئەوە هەموو گیانت مسوورکەی پێدێت یعنی من وام هەست ئەکرد ئەمە تایبەتە بۆی ئەها تۆ سەردانی وڵاتێکەکەی بۆ نمونە تۆچی بۆ پاریس ئەچی لەوێ بورجی ئیڤڵە بینی بەلاتەوە سەیرە بەڵام کە خۆم ڕۆشتم بۆ ئەوێ ئەو کاتێک گەشتم کە ئەمە زۆر جیاوازە بابەتێکی ڕۆحی زۆر گرنگە بەڕاستی